سلااوتان لەبێ خۆشەویستان و ئازیزان بینەرانی تەلەڤیزیۆنی پەروەردەی هەولێر مامۆستا ڕێباز مەسعودم ئەمڕۆژ لەگەڵتان دەبم بۆ قسەکردن لەسەر تەوەر و بابەتێکی گرنگی پەروەردەی. دەمانوێت بزانین سادەترین پێناسەی ئاسایشی کۆمەڵایەتی چیە؟ ئایا تەنیا قوتابی پێویستی بە سەلامەتی دەرونی هەیە یاخود مامۆستایان و فەرمانبەرانیش یاخود مرۆڤ بەگشتی؟ ئەم ئاسایشی منداڵ لە کۆمەڵگەدا چۆن پارێزگاری لێ بکەین؟ ئەم پرسیارانە لەگەڵ کۆمەڵێک پرسیاری تر ئەمڕۆ ئاراستەی مامۆستا لاجان محەممەد هەڵگری بڕوانامەی ماستەر لە کۆمەڵناسی دەکەین کە ئێستا لە ستۆدیۆ لەگەڵمانە. بەخێر بێ مامۆستا. زۆر سپاس. بەخێر بێ. سپاس. نیوەڕۆتان باش. خۆش بیا. خۆسپاس. ئەگەر پێناسەی ئاسایشی کۆمەڵایەتیمان بۆ بکەی، پێناسەی ئاسایشی کۆمەڵایەتی چییە؟ بەڵێ ئەم کاتێ هەموو بینەران باش. بە شێوکی گشتی دەکرێت بڵێن ئاسایش دەتوانین بڵێن بە مانای گزارشکردن یاخود پارێزگاریکردن بە شێوکی گشتی لە ژیانی گشت تاکەکان بەبێ لە بەرچاوگرتنی ئەوەی بڵێن ڕەگەزەکەی نێرە یاخود مەیە یاخود بەبێ ڕەچاوکردنی نەتەوەکەی چیە، بەبێ ڕەچاوکردنی ڕەنگی پێستی چیە، ئاینەکەی. ئەمانە ئەوەیە بە شێوکی گشتی دەکرێت بڵێن ئاسایش واتە پارێزگاریکردن لە ژیانی تاکەکان بەبێ لە بەرچاوگرتنی ئاین، نەتەوە، ڕەگەز، ڕەنگ. باشە، بۆچی مرۆڤ بە دوای سەلامەتی بە دوای ئاسایشدا دەگەڕێتن؟ لەبەر ئەوەی ئەگەر بێ بە شێوکی گشتی باس لە چەمکی ئاسایشی کۆمەڵاتی بکەین، ئاسایشی کۆمەڵاتی واتە نەمانی نەبوونی هەڕەشە و مەترسی لە بەرامبەردا بوونی ئاسوودەی و دڵنیایی و متمانە دێتن. مرۆڤیش بە شێوازێکی گشتی بە دوای متمانەدا دەگەڕێتن، بۆ ئەوی بژیتن بە دوای سەقامگیریدا دەگەڕێتن، بە دوای دڵنیاییدا دەگەڕێتن. ئەگەر ئەم ئاسایشە، ئەگەر ئەم دڵنیایی بوون و وەکو باست کرد متمانە بوونە نەبێ، کاردانەوەی چی دەبێت لە کۆمەلگا چی ڕوودەدا؟ کاتێک مرۆڤ دەرونی ناسەقامگیر بوو، بێگومان کاتێکە مرۆڤ لە خێزانێکەوە دێتە ناو کۆمەلگا، بۆ نمونە دێتە ناو سیستەمی پەروەردە مامۆستایە، مامۆستاکە ناتوانێت ئەرکی خۆی بە تەواوەتی جێبەجێ بکاتن، لەبەر ئەوەی ڕاستە و خۆ باری دەرونی ئەو مامۆستایە تەواو نییە. هۆکارەکەی ڕەنگە لایانی مادی بێت، ڕەنگە لایانی ئابووری بێت، ڕەنگە لایەنە کۆمەڵایەتەکەی، ڕەنگە بارودۆخە سیاسیەکەی، بارودۆخە کەلتوریەکەی، ئاینەکەی. ئەمانە هەموو ڕەنگدانەوەی ئەو کاریگەریەی لەسەر ئەو تاکە کە بۆ ئەوی بارودۆخی دەرونی ئەو تاکە ناجێگیر بێتن. بێگومان 2000 کە دێتە ناو کۆمەڵگە، بۆ نمونە مامۆستایەکە لە سێکتەری سیستەمی پەروەردە خوێندکار پەروەردە دەکاتن، کەواتە ئەو خوێندکارێکە دەچێتە بەردەم ئەو مامۆستایە کە مامۆستای خۆی بارودۆخی دەرونی ناسەقامگیر بوو، چۆن بتوانێت کە ئەو خوێندکارە پەروەردە بکاتن بە شێوازێکی دروست. چونکە ئێمە کاتێک تەندروست دەژین کە خۆمان تەندروست بژین، کۆمەلگاکەشمان 2000 تەندروست دەبێتن، بەڵام کە خۆمان تەندروست نەبووین، کۆمەلگاکەشمان تەندروست نابێتن. کەواتە دەکرێت پێمان بڵێ ئەم ئاسایش و ئەم خۆشگوزەرانیە سەلامەتی دەروونە لە چیدا هاوبەشە لە نێوان قوتابخانە و لە نێوان خێزاندا؟ دەتوانین بڵین لە هەموو هەر شتێک کە پەیوەندی بە بارودۆخی ژیانی تاکە و کۆمەلگا و تەواوی سێکتۆرەکانی مرۆڤایەتی هەبێت تێدا هاوبەشە. بۆ نمونە شێوازی پەروەردەکردنی منداڵ لە ماڵەوە، چونکە منداڵ تاکێکە لە ناو کۆمەلگا، کۆمەلگاش ئاسایشەکەی چۆن دێت لە تاکەوە بۆ ناو کۆمەلگا دێتن، وایە کە بزەوت ئەو تاکە لە ناو خێزانێکە پەروەردە دەکرێتن. ژینگەی ئەو خێزانە کاریگەری لەسەر جۆری پەروەردەکردنی تاکەکە هەیە. ئایا ئەوانە لە ڕووی ئابووریەوە سەقامگیرن، ئایا لە ڕووی دەرونیەوە سەقامگیرن، ئایا لە ڕووی بارودۆخە کۆمەڵایەتیەکە و کەلتور و دابوونەری و ئاین و تەواوی بوارەکانی کە سەقامگیرن، تا چەند ئەو منداڵە سەقامگیر دەبێت لەو خێزانە 2000 ئەو تاکە ئەو منداڵە دێتەوە ناو سێکتۆری پەروەردە، دێتە ناو کۆمەلگا لە تاک، ئاسایشی کۆمەڵاتی لە تاک بۆ خێزانیش بۆ کۆمەلگای ئامادە دەکاتن. بەڵێ دەکرێت بڵێن لە خێزانەوە بۆ قوتابخانە، لە قوتابخانەوە بۆ ناو کۆمەلگا. ئەم لایەنە دیار و بەرچاوانەی کە زیاتر کاریگەری لەسەر دەرونی منداڵ هەیە زیاتر چییە؟ نایگەڕێنەوە بۆ لایەنی
دوو خاڵ من پێم وایە لایەنی ئابووری و لایەنی دەرونیەکە کە ئەمە زیاتر ڕەنگە کاریگەری لەسەر دەرونی منداڵ هەبێ. مامۆستا ڕێباز کە ئەمە باز لە لایەنی دەرونی دەکەی، خۆی لایەنی دەرونی چییە؟ کۆی ئەو شتانەی کە ناسەقامگیر بن لە ژیانی هەر تاکێک دەبێتە هۆکارێک ڕنگدانەوێک لەسەر لایەنی دەرونی ئەو منداڵە و وا دەکات کە لایەنە دەرونیەکەی بشڵەژێ و ناسەقامگیر و نەئارام بێت. چۆن بۆ نمونە کاتێک کە منداڵێک لە خێزانەکە هەڵوەشات و یاخود بەرەو هەڵوەشانەوە دەڕوا کە بەداخەوە لە کۆمەڵگەی کوردی ئێستا ڕۆژانە گەر بڕۆینە لای پارێزەرەکانمان پرسیار بکەین بە داتاوەربگرین دەزانین کە ڕۆژانە چەندین خێزان لە هەڵوەشان ودایە. دوجار ئەو منداڵەکە لە ناو خێزانێکی سەقامگیر گەورە نەبوو، ئەو خێزانە بەردەوام شەڕ و ئاژا و ناخۆشی تێدا بوو، یاخود بۆ نمونە لە ڕووی ئابووری و ناسەقامگیر بوون، داکوبابەکە خۆیان پەروەردەی جوان و تەندروست پەروەردە نەکرابوون، منداڵەکانیشان لەسەر هەمان پەروەردەی خۆیان پەروەردە کردەوە. ئەو منداڵەکە دێتە ناو کۆمەڵگە ڕاستە خۆ سەیری ڕەفیقەکانی دەکات، سەیری هاوڕێیەکانی دەکەوان بە شێوازش کە مامەڵە دەکەن، ڕەنگە جلوبەرگەکەی وەکوان نەبی، ڕەنگە پارەی ڕۆژانەی وەکوان نەبیت، بستەبت خانووەکەی ڕەنگە ئەو گرنگی پێدانەی کە منداڵە ڕەفیقەکەی دەبینی لە هەمان تەختی تەنیشتی دانیشتە دەبینیتن کە بە چ شێوازێک دێتن خێزانەکەی گرنگی پێدەدەن. ئەو بۆ شێوازەنیە ڕاستە خۆ باری دۆخینا دەرونی ئەو منداڵە تێک دەچێت. بەڵێکاتە خراپی باری دەرونی لە ناو خێزان بۆ تاکەکان دەگوازێتەوە بۆ ناو کۆمەلگا و بۆ قوتابخانەش. ڕەنگە زۆر جاران ئەم خراپی باری دەرونیە کاریگەری لە هاوڕێکانیشی بکە، هاوڕەکانیش پێ بێ تاقت بکە. بەڵێ بێگومان مۆستا ڕێبا زۆر جوانن گوت. من کە خۆم ڕۆژانە بابڵێن لۆ منە ڕۆ زۆر دڵخۆشم هاوڕێکی نزیکم دەبینم بارودۆخی دەرونی ناسەقامگیرە دەردەدڵی لەگەر دەکەم، منیش ڕاستە خۆ بمێنمێ ئەو زەنێرێنەی ئەو وەردەگرم لەبەر ئەوەی بەڵێ لەبەر ئەوەی کەواتە کۆمەلگا لە چێ پێک دێت، لە کوی ئەو تاکانە پێک دێت. پەیوەندی بۆی نیە من حەز دەکەی لە قوتابخانێک داوام بکەم، حەز دەکەی لەو ناو وەزارەتێک داوام بکەم، حەز دەکەی لە کەرتی تایبەت کەرتی گشتی. دوجار ئەمە هەموو منداڵی ئەو کۆمەلگانینە، دوجار هەموو تاکەکین لەو کۆمەلگای دەژین و هەمووشمان دەگەڕین و ناو ئەو کۆمەلگای. بێگومانی یەک تاک بارودۆخی ناسەقامگیری دەرونیەکەی کۆمەڵاتێکی ئاسایشی کۆمەڵاتێکی ئاسایشی دەرونیەکەی ئاسایشیان ئێمە زۆر گرنگی بەوە نادەین لۆ نمونە ئینتیمای نیشتیمانیمانەیە، بۆ نمونە ئاسایشی پیشەییمانەیە، ئاسایشی دادوەریمانەیە، هەموو ئەوانە کۆی ئەو ئاسایشانە دوجار کاریگەری لەسەر ئاسایشی دەرونی دەبێت. یعنی ئاسایشی دەرونی ڕنگدانەوەی وەکو فلتەرێک ڕنگدانەوەی کۆی ئاسایشەکانی ترە. ئەگەر بگرە هەر یەکێک لەو ئاسایشانەی کۆمەڵایەتیە، ئاسایشی کەلتوریە، ئاسایشی نەتەوایەتیە، بۆ نەکەت و ئاسایشی نەتەواتیت ناسەقامگیر بوو، بەردەوام هێرشت لەسەر بوو، بەردەوام لە ئاوارەدابی، چۆن ئاسایشی دەرونیەکەت جێگیر دەبیتن، چۆن تاکەی تەندروست دروست دەبیت، چۆن بیر لە داهێنان دەکەوە، چۆن بیر لە پەروەردەکردنەوەکانی دوای خۆت دەکەوە. زۆر چاکە. ئەگەر ئەم ئاسایشە کۆمەڵایەتیە هەبی، چۆن ئێمە بیپارێزین، تەحەفوزی پێوە بکەین لە ناو خێزان، لە ناو قوتابخانە، لە ناو کۆمەلگا، یاخود با بڵێن چۆن پەرەی پێ بدەین بۆ ئەوی زیاتر بی مامەڵەی چۆن لەگەڵ بکەین. کاک ڕێباز زۆر جاران زۆرمان زۆر بە هەڵە تێگەیشتنە، ینی من تاکەکەم لەو کۆمەلگایە چاوەڕێی دەستی حکوومەت دەکەم، چاوەڕێی دام و دەستگا ئاسایشەکان دەکەم، چاوەڕێی سێکتەری پەروەردە دەکەم، وەزارەتی ناوخۆ دەکەم، لایەنە پەیوەنددارەکان دەکەم ئاسایشی من بپارێزن. بەڵام بەداخەوە بێ ئاگا لەوەی کە خۆم بەشکم دەستم لەو ئاسایشی کۆمەلگادا هەیە. چۆن بۆ نمونە کە من کاری لادان نەکەم، کە من تاوانکاری نەکەم، کە من هاوکار بم لەگەڵ هێزە ئاسایشەکان، کە من هاوکار بم لەگەڵ قوتابخانەکەم، لەگەڵ تیم بە هەمان شێوە، یانی زانی کووە دیالێکتێکی دوانەیە. من خوێندکارێکم لەگە بەڕێبەری قوتابخانەکەم هاوکارە هەماهەنگی، ئەو هاوکاری من دەکەم، منیش هاوکاری ئەو دەکەم، کەواتە لە شتی لە وەکو زنجیرە بە دوای یەکدا دێتن لە خێزان، لە بۆ قوتابخانە، لە دامەزرا و ئاینیەکان کە زۆر چکەمە کۆمەڵگەیەکی بڵێ نەڵی ئاینینە، زۆر ینی گرینگە کەمە لە دامەزرا و ئاینیەکان ڕۆڵی وانیش لەبیر نەکەین. دوجار لە زانکۆکان، دوجار میدیا کە بەڕاستی ئەوڕۆ میدیا و سوسیال میدیا کاریگەریی یەکجار گرنگ و زۆریان لەسەر ڕۆڵی ئەو ئاسایشە کۆمەڵایەتی هەیە. کەواتە ئێمە نابێت چاو بۆ ئەوی پارێزراو بین، بۆی من ئاسایشی دەرونیەکە و کۆمەڵایەتیەکەم پارێزراوی تەنها چاوەڕێی دەستی کەسێک بکەم، بێتن دەستم بگریتن بم پارێزیت، دەبی لە خۆمەوە دەست پێ بکەم.
پێ دوای ئەم ئاسایشە دەرونیە تاکەکان دەبێتەوەی کەمکردنەوەی تاوان و تونند و تیژی و هەروەها وەکو دەڵێ باشسوکردنی لایەنە پەیوەندیدارەکانیش بەم شێوەی لێدێ بێگومان ئێستەگەر بێت و بچە ناوخانەی چاکسازیەکان بچێ ناوبەندی خانەکان بچی ئەوانەی کە دووچاری نەخۆشە دەرونیەکان بوونەوە یاخود ئەوانەی دووچاری کۆمەڵک لادان بووین و لە ناو کۆمەلگا پرسیاریان لێ بکە هۆکاری چ کە تاوان دەکەن هۆکاری چ کە تۆ لەو شوێنەی حتا بڕۆ ناو نەخۆشخانەکان بگەڕێ بەشێکی زۆری ئەوەیە کە هۆکارەکەی دەرونیە ئەیما کاتێگەمە کە دەروونمان ناسەقامگیر بوو کاردانەوەی لەسەر جەستەمان بەڵێ کاریگەری لەسەر جەستم چۆن بۆ نمونە من بەردەوام بیر دەکەمەوە بەردەوام بیری نەرێنی دەکەمەوە بەردەوام شتی خراپ بە مێشتی خۆمدا دەهێنم وردە وردە خۆراکم کەم دەبتەوە وردە وردە ڕەنگم مرۆڤ دەگۆڕێ وردە وردە پرچم بەرەو هەڵوەرین دەڕوا وردە وردە جەستەم لاواز دەبیتن کەواتە مرۆڤ چیە مرۆڤ مێشکە تووشی ژانە سەری دەبم دەڕۆمە دکتۆر دەڵێ هیچ عیبت نییە هیچ کێشە لە توونی ڕاستە لە ڕووی جەستەی کێشەم نییە بەس لە ڕووی ناوەوەی خۆم کە بەداخۆمە زیاتر گرنگی بەلایەنە جەستەیەکە دەکەین بە ناوەوەمان نادەن کە لایەنە ڕوحیەکەیە کەواتە دوجار ڕنگدانەوەی ناوەوەی مرۆڤەکە کاریگەری لەسەر دەرەوەی مرۆڤەکە دەبێتن باش ئەم هەڕەشانەی کە وەکو کۆمەڵناسێک هەستی پێ دەکەی لەسەر منداڵەیە لە قوتابخانەکان ئەم هەڕەشانە چین؟ هەڕەشە زۆرن بۆ نمونە دایک و باوکان خێزان بە شێوەیەکی گشتی دەبێت بزانێت منداڵەکەی با بڵێن بۆ نمونەگەر بە سیارەی تایبەت دەینێری خاوەن پاستەکە چییە لەوە دەست پێ بکاتن جێگەی دەستخۆشیە کە ئەوە چەند ساڵەکە دەبین وزارەتی پەروەردە زۆر تەرکیزی خستە سەر ئەو بوارە ئەوە زۆر جێگەی خۆشیە چونکە چەند ساڵی ڕابردوو بینمان چەند شتێکی ناخۆش ڕوویدا بەڕاستی لە خوێن دنگاکان بەڵام لەوە دەست پێ بکاتن هاوڕێکانی چێنە زۆر گرنگە بزانی هاوڕێ تو چیە ڕەنگە ئەو ڕەفیقەی منداڵەکەت منداڵێکی تەندروست بیتن بەڵام پەروەردەی ئەو لەگەر پەروەردەی تو جیابی چۆن بۆ نمونە منداڵە لە ڕووی مادیەوە زۆر باشە لە ڕووی مادیۆ باشە ئەو جلوبەرگەی ئەو منداڵە لە بەری دەکە ئەو ڕۆژانەی کە ئەو دێنتە قوتابخانە کۆمەڵک پێداویستی گەڕان و سوڕان و موبایلەکە و هەموو کەرەستە کەلوپەلەکانی ژیانی ڕۆژانی ئەو جیاوازە لەگەر منداڵەکەی تر ئەوە کاریگەری ڕاستە خۆی لەسەر ئەو منداڵی دەبیتن بەردەوام پرسیارەکە لە بەرچ داکو بابی منوانینە ناتوان ئەو پێداویستیانم بکە ڕەنگە ئەوە هۆکارێکی دەچێتە خانەی ڕەشەکردنەمە بەڵێ دەچێتن چۆن ڕەنگە منداڵک زۆر حەزی لە موبایلە چی مۆدیل نوێ بێ داک و باوکەکە خۆیان ناتوانن ئەو موبایلە بکڕن چۆن بتوان لە بۆ منداڵەکانیان دابین بکەن ئەو منداڵە دێ کۆمەلگەمان کۆمەلگە دائیمن بمانوێت نەمانەوێت مرۆڤی خراپی تێدا مرۆڤی باشیش تێدا ڕەنگە ئەو منداڵە لە ڕێی سۆشیال میدیاوە کە بەداخۆ سۆشیال میدیا کاریگەریی زۆر خراپی هەیە ئەمە لایەنە خراپەکەمان زیاتر گرتێ سوود لە لایەنە باشەکەی کەمتر دەبینین ڕەنگە لە ڕێگەی سۆشیال میدیانەوە کاری نادروست بکە خەڵکی نادروست بناسیتن ڕەنگە ڕێکاری نادروست ڕێگای نادروست بگرێتە بەر لە پێ ناو بەدیهێنان و بەدەستهێنانی ئامانجێکی خۆی بۆ منە بە سادەترین شتی موبایلە بەڵێ و لە هەمان کاتدا مامۆستا یعنی دەبێت مامۆستا خۆی پەروەردەچی دروستی هەبێت کە من مامۆستا بم ڕۆمە پۆلەکە خۆم پەروەردەی دروست و دەروونێکی دروستم نەبێت چۆن بتوانم ئەو منداڵە یعنی بە دروستی پەروەردەی بکەم گێچەلەکان دەچنە ناو خانەی هەڕەشەکان یاخود بێگومان گێچەلەکان دەچن ناو خانەی هەڕەشەکان چونکە منداڵ چۆنە بۆ نمونە جارووە بۆ چاوپێکەوتنمان لەگەڵ کەسێک کردێ لە بۆ توێژینەوەک ئاماروەرگرتنێک پێمان گوتووە هۆکار چ بکەوتە تووشی تاوان و لادان بووی سادەترین شتی ئەوە بۆ گوتیتی گێچەڵی لە سەرەتاوەلۆی دەستیان پێکردمە گێچەڵیان پێکردیمە ئەمنیان شکاندیتەوە کۆمەڵک شتی کە زۆر سادەی ڕەنگە لە بۆمە بەڵام بێ هیوایەتیان بێ ئەمەلیان کرد بە چاوەکی کەمتر لە خۆیان تەمشایان کردیا یعنی ئەو تاکە ڕاستە خۆوای لێ هاتیە لە پێناو بەدەستهێنان یاخ لە پێناو ئەوەی کە بچێتەوە بەردەمیوان بەجلێکی جوانتر بە موبایلێکی باشتر بە کۆمەڵک شتی تر پەنا لە بۆ کۆمەڵی کاری لادەرانە و تاوانە باتن یعنی دوجار مرۆڤ تووشی تاوان دەکات ئەم زۆر باوەڕم بۆ شتەیە هیچ مرۆڤک حەزی لە خراپە و لە تاوانکاری نییە بەڵام ژینگەی کۆمەلگا وامان لێ دەکات کە بەداخەوە کۆمەڵ کەسانێک لە ناو ئێمە لادەر و تاوانکار دەرچن کەواتە مرۆڤەکان خۆیان گێچەلی وا دروست دەکەن بۆی ببێتە هەڕەشە بۆ یەکتری مەبەستەکە لێرەدا ئەوەیە
دەبێ ئەگەر تەندروستیەکی باش لە ڕووی دەرونیەوە ئاسایشێکی کۆمەڵایەتی بۆ سەرجەم فەرهەم بکرێ ناتواندرێ ئەم هەموو وەکو دەڵێ گێچەر و هەڕەشە دروست ببێ و سەرنجامیش ئەو هەموو تاوانە ڕوو ناداتن. بەڵێ لێرەدا ڕۆڵی یاساش زۆر گرینگە بۆ نمونە مەرجنێ ئیلا ئەوەی بارودۆخی ئابوووریەکەی ناسەقامگیر بێت مەرجنێ ئیلا خۆی زۆر باری ئابووریش زۆر باشە بسەبەت هەندێک جار شتی وای هەیە دەبین ڕۆژانە لە کۆمەلگادا بۆ نمونە کەسێک لە شوێنێک کار دەکات باڵا دەستە جا لە کردی تایبەت یا لە کردی گشتی بی توانای هەیە با بڵێن بە شێوازەکەی بڵێن دەستی دەڕواتن لە کۆمەلگادا لە ڕووی مادیە لە ڕووی معنەویە ئەو شێوازەی ئەو دەست ڕۆیشتنەی بەکاردێنیت لە پێناو شتیکە یعنی ئەوەش خۆی هەڕەشەکە لە بۆ ئاسایشی کۆمەڵایەتی هەڕەشەکە لە بۆ ئاسایشی دەرونی لە بۆ تەواوی یاسای حکوومەت دەوری چێ لەم کاتانە ئەگەر کەسێک پێگەی حکومی بۆ مەبەستی تایبەتی خۆی بەکاربێنێ ئیجراعاتی هەیە بێگومان پێ یاسا ئیجراعاتی هەیە بەس تا چەند ئایا لێرە دەوێرن شکایەتی لەو کەسە بکەن تا چەند ئایا حکوومەت ئامادەیە لێپرسینەوەیان لەگەڵ بکە ئەوە بابەتێکی یاسایە من ناتوانم قسەی لەسەر بکەم بەڵێ بەڵام بە شێوازێکی گشتی کۆمەڵگەی کوردی لە ڕووی زانینی مافی خۆی لە ڕووی زانینی مادە یاسایەکان هەژارین بە خۆمەوەش بگرە هەمومان هەژارین حتا نەبینە پارێزەر یاخود کەیسێکمان نێتە بەردەم ناچین مادە یاسایەکان بخینەوە وا دەزانین مادە یاسایەکان تەنها لە بۆ کەسێکی دادوەربی پارێزەر بیتن لەبەر ئەوەی بەشێکی زۆرمان هەندێک جار شتەکە مافی خۆمانە وازی لێدەینین دەستبەرداری دەبین لە پێناو ئەوەی کە مافەکەی خۆمان نازانین بە پێی یاسا ئەوە مافەکی ڕەوای خۆمانە بەڵێ باشە مامەسەلاجەن ئەو ڕۆشنبیریە ئەو ئاگدارکردنەوەیە چۆن بگەندرێتە تاکەکان یاخود بگەندرێتە خێزانەکان چونکە باسشت کرد لە سەرەتا هەموو ئەمانە ئەم تاکانە لە خێزانەوە سەر هەڵدەدەن دێنە نێو کۆمەلگا ئەم هۆشارکردنەوەی چۆن بەوان بگەێنی قسەکە زۆر جوانە من لە سێ خاڵی زۆر کورت و پخوت دەمێکۆیکەمەوە سەرەتا دامەزراوە ئاینەکان لەبەر چ دەڵێم دامەزراوە ئاینەکان چونکە ئێمە کۆمەلگایەکین زۆر گرنگی بە دەقا ئاینەکان و بە کۆمەلگایەکیش دامەزراوی ئاینی هەیە ڕاستە بەڵام تەنانەت پابند بە ئاینی ئیسلامیش نەبن خۆ هەمووی ئاینی خۆی هەیە مامۆستا ڕێباز ڕۆژانی هەینی بە تایبەتی بێم خەڵکانێکی زۆرمان دەڕۆنە مزگەوتەکان باشە کەواتە لەوێن دەر ڕۆڵی مامۆستای ئاینی زۆر گرینگە کەواتە لە ڕێگەی مامۆستا ئاینی لە ڕێگەی دامەزراوەکان بەڵێ خاڵ یەکەم بەڕای من سەرەکترین خاڵ لە ئێستادا لە ڕێگای دامەزراوە ئاینیەکان ئەو ڕۆشنبیریە خاڵی دوم ئەوەی زۆر گرنگبی دامەزراوە پەروەردەیەکانە منداڵ هەر لە ڕەوزە و لە داینگەوە لە ڕەوزەیە لە هەموویەوە لە باخچە منداڵانە بڵێ لە قوتابخانە تا لە زانکۆ بە پێی سیستەم وەرە مادە تێی بگەینە کە بزانە مافی من چیە مافی تو چیە مافی ئەو چیە من وەکو مامۆستاکردنی مافی بەرامبەر بەڵێ هۆشیار بین بە ئاگابین لە مافی تو لە مافی خۆم کە ئەگە من هۆشیار و بە ئاگابم لە مافی خۆم وەکو مامۆستا لە مافی خوێندکارەکە کەواتە من ڕێگە بە خۆم نادەم نە مافی ئەو پێشێل بکەم نە ڕێگە بەویش دەدەم ئەو سنوورە بەزێنێت مافی من پێشێل بکاتن سێمیان لە بۆ خێزان زۆر کاریگەری هەیە لە پاڵ خێزانیش ئەوەی زیاتر کاریگەری دەتوانم بڵێم لە ئێستادا دامەزراوە میدیاییەکانە سۆشیال میدیا زۆر چۆنیان کۆمەلگا بوێ بۆ ئاراستەی دەبن بە شێهرە زۆریان وەکو دەڵێ سێبەرن نازانی هیچێن بابین کۆتا پرسیار بەرنامەکەمان بەرە کۆتایی دەچین تەنیا منداڵ قوتابی خوێندکار پێویستیان بە ئاسایشی کۆمەڵایەتی هەیە یاخود فەرمانبەرانیش کە لە دام و دەستگاکانی حکوومەت کار دەکەن و هەروەها مامۆستایانیش کە ڕێژەیەکی ئێزگار زۆر یاخود بڵێن چینی توێژێکی دیار و بەڕێژەیەکی زۆری نێو کۆمەلگای ئێمە مامۆستا ڕێبازەوەن لە وەڵامەکانی پرسیارەکانی سەرەتایش باسم لەوەی کردم ئاسایشی کۆمەڵایەتی لە بۆ کۆی مرۆڤایەتیە باشە لە بۆ کۆی مرۆڤایەتی بەڵام ئەمانە لێ باز دەکەم بە تەحدید مامۆستا و فەرمانبەر زیاتر ڕۆژانە کۆنتاچیان لەگەڵ تاکەکانە ئەوە نییە قەتیچ کرابن لە ماڵێک لە خانوویەک بە پێی پێویست نەبینێنە دەرەوە بەردەوام ڕۆژانە خەڵک دەبینن من دەبینن تۆ دەبینن بە
سەدەها و هەزارها کەس ڕویان تێدەکا لەبەر ئەوە تا چەندە ئاسایشی کۆمەڵایەتی دەرونی ئەوانە کاریگەری هەیە لەسەر مامەڵەکردنیان کاری ڕایکردنی ڕۆژانەی خەڵک. بەڵێ ئێمە دەتوانین لە ڕێگەی پەروەردەوە ئاسایشی کۆمەڵاتی بەدەست بهێنین و ئاراستە بکەین. چۆن کاتێک کە تۆ مامۆستاکەت لە قوتابخانەکە ئاسایش لە ڕووی ئابوووریەوە پێداویستەکانی ئابووری تێر کرد هیچ بڵێم تێر بوو لە ڕووی ئابوووریەوە هیچ کەم و کوڕیەکی نەبوو لە ڕووی لایەنە کۆمەڵایەتیەکەوێ لە ڕووی لایەنە سیاسیەکەیەوە لە ڕووی لایەنە ینی تەواوی کۆیتوکە 2000 لایەنە سیاسیەکە زۆر کاریگەری دەبیتن ئەگەر تو بارودۆخی سیاسی کۆمەڵگار نەسەقامگیر بوو تاکەکە ئەو موچێکەوەری دەگری ناتوانانی بە دڵی خۆی سرفکە ناتوانانی پێداویستی سەرکەکانی بە تەواتی بکریتن چکە بەردەوام بیر لەوە دەکاتەوە بۆ نمونە گەڕێنەوە بۆ ساڵانی دواتر هاتنی هەرگیری باش بستەبەت ینی بەردەوام بیر لەوە دەکردو بەس بخۆی و ژیانەکە بەڕێ بکەیت بیر لەوە نەدەکردو پێداویستی زیاتر بکڕێ کەواتە لێرەدا پێویستە لایەنە ئابوووریەکەی مامۆستا لایەنە سیاسیەکەی سەرجەمیان بێگومان بە فەرمانبەر مامۆستا بە کۆی تاک بە کۆی مرۆڤ بۆی کارەکان هەمووی بەڕێک و پێچەوە دوور لە کێشە دوور لە با بڵێن ینی هەر کێشە و گرفتە کە ڕۆژانە دێتە بەڵێ وە لە هەمان کاتدە مافی ئەو فەرمانبەرە ئەو مامۆستایە پارێزراوە بوو چۆن من مامۆستایەکەم لە قوتابخانەکەم بەڕێوبەرەکەم کاری زیاترم لە خۆم پێ دەکاتن ڕۆحی هاوکاریەتی هەمومان دەیکەن بەڵام ئیستیغلالکردن یان شکاندنەوە یان نادات پەروەریکردن بەڵام بەرامبەر بەو فەرمانبەرە بەو مامۆستایە کە من نەتوانم دەنجی خۆم بگەینم نەتوانم مافەکەی خۆم بگەینم یعنی یاسایەک نەک یاسایەک نەبی شوێنێک نەبێت دەنگی منی پێ بگاتن پشتگیریم کا لەگەڵم بیتن هاوشانی من بیتن لە سزادانی ئەو بەڕێبەرە من ناتوانم کە خۆم تەندروست نەبووم کە مێشکم بە تەندروست بینەکەەوە ناتوانم ئەو پەیامە پیرۆزە بگەینم ئەسڵەن باوەڕم پێ نابیتن لەبەرچ لەبەرەوەی من لە شوێنێک هەڕەشەم لەسەرە ڕەنگە گێچەڵم لەسەربی ئەنوانە و گێچەڵ هەیە تەنها ئەمە گێچەڵەکە تەنها بۆ باری جەستەی مرۆڤ دەبینەوە نەخێ گێچەڵی تر هەیە کەواتە ئەگەر من لە شوێنێک کار بکەم بارودۆخە ئاسایشەکەم بە کۆی گشتی سەقامگیر نەبوو من دەکاواتە من تەندروست نیمە تەندروست بیر ناکەمەوە تەندروستمانای ئەوە نییە من ئەوڕۆ پەتایەکم لێبی ئەوڕۆ شوێنێکم نەخۆش بیت نەخێ من لە ڕووی عقلەوە مێشکەوە تەندروست نیمە چونکە تەندروست بیر ناکەمەوە چۆن تەندروست بیر ناکەمە چونکە بیت بەردەوام بیرم لە لای هەڕەشەکان و لە لای گێچەڵەکانە کەواتە چۆن کە دەرسی ماف دەڵێمەوە بۆ نمونە من چۆن بتوانم ئەو مافە لەو خوێندکارە بگەینم زۆر ڕاستە زۆر تەوا باش مامۆستا لاجان ئەمە چمان نەما ئەگەر بەڕێستان شتێکتان مابی بە گرنگی بزانن باسی بکەن بەر لە هەم شتێک زۆر خۆشحاڵم زۆر سپاس بۆ ڕەخساندنی ئەو دەرفەتە بە شێوەیەکی گشتی ینی ڕەشبین نیم زۆر گەشببینم زۆر جاران قسەکەی لە ناو کۆمەڵگە دەڵێ ئەو جیلە بێ کۆمەلگا دەڕوخێوێران دەبی نەخێر بە پێچوانەوەین بیر دەکەمەوە جیلێکی زۆر زیرەکمانەیە زۆر عاقلمانەیە بەڵام لێرەدا پێکدادانی عقلێت و فکری لە بینی جیلەکان دروست بە شتێکی ئاساییە ئەوە خۆشمان لەگەڵ جیلی پێشە خۆمان ئەو شتە هەبووە بەڵام هیوادارم دایکان و باوکان و مامۆستایان و کۆی سێکتەری پەروەردە بە شێوازێکی تەندروست لەگەڵ فەرمانبەر لەگەڵ مامۆستا لەگەڵ خوێندەوار بیکەن بۆ ئەوەی ئاسایشی کۆمەڵایەتی کۆمەلگامان پارێزرابی چونکە 2000 ئەو تاکەی کە ئەوڕۆ ئێمە لە پەروەردە ئامادەی دەکەین 2000 ئەو دەسەڵات و حکومڕانی ئەو کۆمەلگایە دەگرێتە بەردەست دووبارە بەخێر بێ سەرچاو زۆر زۆر سپاس خۆشەویستان سوپاسی مامۆستا لاجان محەممەد دەکەین هەڵگری بڕوانامی ماسەر لە کۆمەڵناسی تا بەرنامەیەشتر لەگەڵ میوانێکی تر لە بەرنامەی پۆلەکەم لە تەلەڤیزیۆنی پەروەردە پێتان دەگەینەوە تا ئەو کات خواتان لەگەڵ